الحمد لله الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. لسورة المؤمنون قيشتنا تفسير آيات تسلسي لتواوكر آيات كان بيشودا كخواي قورا بسرهات وباسي قومي نوح پیغمبری بۆ کردین سەلامی خوای لێبێ کە دوای تووفانەکە خوای گەورە لە شوێنێکی پیرۆز و مبارەک نیشتەجێی کردن و جارێکی دیکە مرۆڤایەتی لە ئەوانەوە دروست بوویەوە و گیاندارانی دیکەش تەبەن هەر لەو گیاندارانە گەشەیان کردەوە و زیاد بوونەوە کە نوح سەلامی خوای لێبێ لەگەڵ قەومەکەی خۆیدا خستبوونیە ناو کەشتێکە. ئەوجار خوای گەورە باسی گەلانی دواتر دەکات کە بە دوای نوح پێغەمبەردا هاتوون، بەڵام هەڵوێست و مەوقیفیان هەمان هەڵوێست و مەوقیفی قەومی نوح بووە لە بەرامبەر پێغەمبەرەکانداندا. خوا دەفەرمێت ئاەتی پێشتر فەرمووی ثم أنشأنا من بعدهم قرونا آخرين، پاشان دروستمان کردن لە دوای ئەوانیش چەندان گەلی دیکە وەکو گوتمان قەومی ساڵح، ئیبراهیم، قەومی لوط، شوعەیب و هەروە دواتر بەنو ئیسرائیلیەکان موسا، عیسا. ئەوجار خوای گەورە لەو ئاەتەدا دەفەرمێت ما تسبق من أمة أجلها وما يستأخرون. ما تسبق يعني پێش نەکەوتون من أمة هیچ ئومەتێک هیچ گەلێک ئەجەلەها لەو ماوەیەی کە خوا بۆی دیاری کردوون تا تێیدا لە ناویان ببە، وەما یەستەئخیڕون و هەروەها لەو ماوەیەش دواناکەون کە خوای گەورە بۆی داناون. ئەها بتپەرستەکانی مەککە و قەومەکانی دیکەش کاتێک کە پێغەمبەرانیان سەلامی خوایان لێبێ باسی قیامەتیان دەکرد، دەیانگوت ئەگەر قیامەت ڕاستە و ئەگەر ئێوە پێغەمبەرن دەی قیامەت بابێ، ئەگەر ئێوە پێغەمبەرندەی خوا بابەردمان بەسەردا بارێنێ، ئەگەر پێغەمبەرندەی ئەوەی کە ئێمەی پێدەترسێن و هەڕەشەی پێ لە ئێمە دەکەن بیهێننەجێ. بەڵام خوای گەورە دەول لە ئاەتە دەفەرمێت نە بە دوعای ئەوان کاتی لە ناوچوونیان پێش دەخرێ و نە بە پاڕانەوە و بە دوعاش کاتی لە ناوبردنیان دوا دەخرێ. خوای گەورە بۆ لە ناوبردنی هەر کەسێک و هەر ئومەتێک جا بیەوێ لە دنیادا سزایدا یا لە قیامەتدا سزایدا مدەتێکی داناوە، نە بە تەڵەب و داوای هیچ کەس پێش دەکەوێ و نە بە داوا و پاڕانەوەی هیچ کەسێکیش دوا دەخرێت. جا وەکو تاکی شەروایە ئەجەلی هەر کامێکمان نە پێش دەکەوێ حەز لە مردنێ بێ، هەزار جار هەوڵی خۆکوشتن و وەک دەڵێ مردن و دوعای مردن لە خۆت بکە نامری هەتا ماوەت تەواو نەبێ. و ئەوەشی کە وەک دەڵێ حەزی لێیە نەمرێ هەر چەندە هەوڵدات و هۆکارەکانی وەک دەڵێ مانەوەی لە دنیادا بگرێتە بەر هەر دەمرێ ئەگەر کاتی خۆی هات بە شێوازێکیش دەمرێ بۆ خۆی هەر بیری لێ نەکردوێتەوە هەر فکری لێ نەکردوێتەوە. بۆی خوا دەفەرمێ ما تەسبیقو پێش نەکەوتووە و پێش ناکەوێ من ئومەتین بۆ هیچ گەلێک ئەجەلەها ئەو ماوەی کە بۆی دیاری کراوە، وەما یەستەئخیڕون و هەروەها دواژ ناخرێن هیچ گەلێک لەو ماوەیەی کە بۆیان دانراوە ئەگەر کاتی خۆی هات. ما تسبق من أمة أجلها پێش نەکەوتون هیچ ئومەتێک لەو ئومەتانەی کە خوا لە ناوی بردوون ئەجەلەها لەو ماوەیەی کە خوا بۆی داناون، وما یەستەئخیڕون و هیچ گەلێکیش لەو کاتێک کە بۆی دیاری کراوە لە ناوبردنەکەی دوا ناخرێ. ئەوجا خوا دەفەرمێ ثم أرسلنا پاشان ڕەوانەمان کرد ڕسوولەنا پێغەمبەرانی خۆمان سەلامی خوایان لێبێ تەترا یعنی یەک لە دوای یەک، پێغەمبەر لە دوای پێغەمبەر. هەر پێغەمبەرێک وەفاتی کردبێ بە دوایدا پێغەمبەرێکی دیکە هاتووە و جاری واش هەیە لێ کاتیدا چەندان پێغەمبەر هەبوون، بەڵام هەر یەکەیان ئی ئاوەدانیەک یا ئی چەند ئاوەدانیەک یا ئی چەند شوێنێک. ثم أرسلنا پاشان ڕەوانەمان کردن ڕسوولەنا نێردراوانی خۆمان کە تەترا نێردراوەکان یەک لە دوای یەک بە دوای یەکتردا دەهاتن. كلما بەڵام هەر کاتێک جاء ئومەتەن دەهات بۆ گەلێک
ڕەسوولها نێردراوەکەی خۆی چیان دەکرد خەڵکی زۆرینەی خەڵکی لە جیاتی باوەڕی پێبێنن ئیمانی پێبێنن کەذەبوه پێغەمبەرەکەی خۆیان بە درۆ دەزانی طبعاً زۆرینەی خەڵک هەمیشە دژە پێغەمبەر بۆ زۆرینەها کەم وا هەبووە پێغەمبەرێک زۆرینەی خەڵک بە دوای کەوێت و بڕوای پێ بکە ئەوەش طبعاً دڵنەواییە بۆ پێغەمبەری ئێمە عەلەیهی سەڵات وەسەلام بۆ ئێمەش مەرج نییە چاوەڕێی ئەوەی کەی هەر قسەیەکت کرد با ئاەتی خوای گەورەش بێت با حەدیثی پێغەمبەریش بێ صلی الله عليه وسلم هەموو کەس گوێت لێ بگرێت و بە قسێت کە ثم ئەرسەلنا پاشان ڕەوانەمان کردن ڕوسوولەنا نێردراوانی خۆمان کە لە ئەوەیدا هاتووە کە 124,000 پێغەمبەر طبعاً بە درێژایی تەمەنی مرۆڤایەتی پێش پێغەمبەری ئێمە خوای گەورە ڕەوانەی کردوون و ناردوونی کەم وا هەبووە ئاوادانیەک هەبێت گەلێک هەبێت پێغەمبەری بۆ نەهات پێ ئەگەر هەش بێ طبعاً خوای گەورە یاسای وایە ئینسان هەتا پێغەمبەری بۆ نەیەت و دینی خوای پێنەگا مکەلەفیش نییە و خوای گەورە سزاشی نادا لە قیامەتی ثم ئەرسەلنا پاشان ڕەوانەمان کردن ڕوسوولەنا نێردراوانی خۆمان تەترا یەک لە دوای یەک كلما هەر کاتێک جاء دەهات ئومەتەن بۆ گەلێک ڕەسوولها نێردراوەکەی خۆی چیان دەکرد کەذەبوه عادەتیان وابوو پێغەمبەرەکەی خۆیان نێردراوەکەی خۆیان بە درۆ دەزانی خوای گەورە چی دەکرد دەفەرمێ فەئەتبەعنا بعضهم بعضا فأتبعنا يعني دمان هێنان بە دوای یەکدا ئەو جارەی هێندێکیان بە دوای هێندێکیاندا یعنی چی یعنی کە پێغەمبەرەکانیان بە درۆ دەزانی خوای گەورە گەلێکی لە ناو دەبرد دواتر لە جێی ئەوان گەلێکی دیکەی ئیمانداری دەهێنایەوە طبعاً دەیان جار وەسەدان جار خوای گەورە سەر زەوی لە بتپەرستی و لە خراپەکاری پاک کردوتەوە بۆی کە خەڵکە خراپەکارەکەی بێگجاری کوشتووە سەر لە نوێ خەڵکی لەو کۆمەڵە خەڵکانە گەشەیان کردوتەوە کە موحید بوون و لەگەڵ پێغەمبەراندا بوون واش ها سەرزەوی ئێستاشی لەگەڵ داوێ خراپەی زۆرتریان چاکە خراپە ئەلیگە خوای گەورە هەر لە ئەوەلی ڕاست خراپەکارەکانی هەر نەکوشتبان هەر مابانە بێگومان زۆر لە ئێستاش زیاتر دەبوون و وەمانەوەی چاکەکارەکان زۆر بە زەحمەتتر دەبوو بەس خوای گەورە ڕەحمی کردبوو لە پێش پێغەمبەری ئێمە عادەتی وابووە هەر قەومێک بە دوای پێغەمبەرەکەی خۆی نەکەوت پێت و پێغەمبەرەکە تووشی نائومێدی بوو بێ زانی بێتی کەس ئیمان ناهێنێ یا کەس نەماوە ئیمان بێنێ خوای گەورە سزایەکی دنیایی ناردووە هەر لە دنیادا کافرەکانی کوشتون و سەرزەوی پاک کردوونەتەوە جا چۆن خوای گەورە پێغەمبەرانی بە دوای یەکتردا ناردوون گەلەکانیشی یەک لە دوای یەک لەناو بردووە فەئەتبەعنا یعنی لەناومان بردن هێندێکیان لە دوای هێندێکیان یان فەئەتبەعنا معنای ئەوەکەی خۆی یعنی هێنامانن لکاندمانن گەیاندمانن هێندێکیان بە هێندێکیان یعنی پێشتر هێندێکمان لەناو دەبردن دواتر ئەوانەی دوای ئەوانش کە ئیمانیان بە پێغەمبەران نەدێنە ئەوانشمان لەناو دەبردن ئەوجا خوا دەفەرمێ وەجەعەلناهم جێڕامانن بە ئەحادیث بەس بەسەرهات بەس بە چیرۆک تەنها چیرۆکەکانیمان هێشتوونەتەوە تەنها بەسەرهاتەکانیان ماوە لە قورئان و لە کتێبە ئاسمانیەکاندا باز دەکرێت و لە کتێبە مێژوویەکاندا نووسراوە دەنا قەومەکانی پێشوو تاکە کەسێکیشیان و خراپەکارەکان وەچەونەوەکانیشیان نەماون تەوان خوای گەورە لە ناوی بردوون تەنها بەسەرهاتەکانیان چیرۆکەکانیان بۆ ئێمە لە قورئاندا ماونەتەوە بۆچی بۆ دەرز لێوەرگرتن ئەوجار خوا دەفەرمێ فەبوعدەن دووری لە ڕەحمەتی خوا نەفرینی خوا لقەوم لا يؤمنون بۆ کەسانێک کە باوەڕ ناهێنن بۆ چونکە سەرنجامی باوەڕ نەهێنان یەکسانە بە سزای دنیای زۆر جار و هەروەها عەذابی جەهەنەمی هەمیشەیی ثم ئەرسەلنا ڕوسوولەنا تەترا پاشان هێنامانن پێغەمبەرانی خۆمان سەلامی خۆیان لەسەر بێ یەک لە دوای یەک كلما جاء أمة رسولها هەر کاتێک دەهات بۆ ئومەتێک نێردراوەکەی خۆی کەذەبوه خەڵکەکە پێغەمبەرەکەی خۆیان بە درۆ دەزانی فەئەتبەعنا بعضهم بعضا هێندێکمان دەلکاندن بە هێندێکیان یعنی هێندێکمان لە ناوبردن و سزاداندا دەلکاندن بە ئومەتەکەی بە ئومەتێکی دیکەی وەک خۆی وەجعلناه هەروە ئێمە ئەوانمان جێڕا بە ئەحادیث بە بەسەرهات و ڕوودا و چیرۆک و قسە
فبعدا دووري لە ڕەحمەتی خوا لقوم لا يؤمنون بۆ ئەوانەی کە باوەڕ ناهێنن. ئەو جار خوا دەفەرمێ ثم پاشان ئەرسەلنا موسى ڕەوانەمان کرد موسى وأخاه وهروها براكشي هارون بآياتنا بچەندان بەڵگە و نیشانەوە وسلطان مبین و لەناو بەڵگە و نیشانەکانیشدا بەڵگە و نیشانەیەکی زۆر ڕوونی پێبوو کە بەتایبەتی تەبان کە بەڵگە و نیشانە زەقەکەی موسای دارعاساکەی و دەستەکەی بووە لەنا موسا سەلامی خوای لەسەر بێت کۆمەڵێک مۆعجیزەی دیکەی هەبوون لەوانە ئاساکەی گەورەترین مۆعجیزەی بووە دواتر دەستی کە خستوێتیە بنباڵی و هاتۆتە دەرێ نووری تێدا بووە قاتی و قڕی و گرانی کە خوای گەورە تووشی کردوون پەڕینەوەیان لە دەریاکەدا تووفان خوای گەورە کلۆی بۆ ناردوون بە ئەسپێ بە بۆق بە خوێن بەوانە ئەوانەی هەموو وەکو موعجیزە پیشان داون بەڵام کەمیان ئیمانیان هێناوە جا عولەما دەفەرمون موسا دوو پەیامی پێبوون تەوان پەیامێکی تایبەت بووە بە فیرعەون و دارودەستەکەی فیرعەون یەکەم جار خوا کە ناردی پێی فەرموو بڕۆ بۆ کوێ بۆ لای فیرعەون و دارودەستەکەی فیرعەون یەکەم جار موسا سەلامی خوای لەسەر بێت لەگەڵ فیرعەون ڕوبەڕوو بوویەوە و خوای گەورە بنو ئیسرائیلەکانی لەسەر دەستی موسا لە دەستی فیرعەون و لەستەم ڕزگار کردن ئەو جار موسا سەلامی خوای لێبێ پەیامی دیکەی کە تەوراتە بۆ هات بۆ بنو ئیسرائیلەکان ئینسان لەژێر طبعا ئەوان پێشتر فیرعەون بە عەبدی خۆی دەزانین بە کۆیلەی خۆی دەزانین و پێی وابوو خوای خەڵکیە هەتا خەڵکی طبعا لەوەی ڕزگار نەکردبایە زەحمەت بوو طبعا فێری تەوحید و خواپەرستی و ئەویان کە بۆیە موسا و هارون دوو پەیامی جیاوازیان پێ بوون یەکیان بۆ فیرعەون و دارودەستەکەی ئەوەی کەیان بۆ قەومەکەیان جا لێرە باسی ئەوەی دەکا فیرعەون و دارودەستەکەی فیرعەون دەکا دەفەرمێت ثم ئەرسەلنا موسى پاشان هەنی دوای نوح و ئیبراهیم و ئەوانە ڕەوانەشمان کرد موسا و براکەی خۆی کە ناوی هارونە بئایاتنا بە کۆمەڵێک معجیزە و نیشانە وسلطان مبین و بەڵگەیەکی ڕوون و ئاشکراشمان پێدا لەسەر پێغەمبەرایەتیەکەی بۆ کوێی بردن معجیزەکان و نیشانەکان ئیلا فیرعەونە ومەلئیه بۆ لای فیرعەون و دارودەستەکەی فیرعەون پیاوە معقوڵ و ڕاوێژکارەکانی فیرعەون بەڵام چیان کرد فاستەکبەڕوو هەموویان فیرعەون و ئەوانەی لەگەڵی بوون خۆیان بە گەورەگرت وەکانوا قەومەن ئەوان کەسانێک بوون عالین خۆیان بە زۆر و بە گەورە و بەدەسەڵاتدار دەزانی ئامادە نەبوون گوێ لە موسا و وەک دەڵێ لە پەیامی هارون پێغەمبەر بگرن ئیلا فیرعەونە ومەلئیه ڕەوانەمان کردن بە کۆمەڵێک نیشانە و بەڵگەی ئاشکراوە بۆ لای فیرعەون و دارودەستەکەی فیرعەون بەڵام فەستەکبەڕوو خۆیان بە گەورەگرت لە بەرامبەر خوا لە بەرامبەر پەیامی موسا پێغەمبەردا سەلامی خوای لەسەر بێ وەکانوا قەومەن عالین ئەوان کەسێک بوون عالین یعنی خۆیان بە گەورە و بە زۆر دەزانی لەسەر زەویدا فقالوا گوتیان چی ئەنؤمن لبەشەڕەین مثلنا ئایا ئێمە باوەڕ بێنین بە دوو مرۆڤی وەک خۆمان تەمان لەسیدا وەک خۆمان لە قسەکردن و لە جەستە و لە لاشە و لە خواردن و خواردنەوەدا دەنا خۆیان بە خوای میسر دەزانی و موسا و هارونیان بە کۆیلە دەزانی تەمان نەک لە دەسەڵاتدا وەکو ئێمە ئینسانن وەقەوموهما گەلی ئەو دوو کەسانە ئی هارونی و ئی موسای لەنا بۆ ئێمە عابدون کۆیلەن قەومەکانیان کۆیلەی ئێمەیە ئێمەش ببین بە حسابی خۆیان بە شوێن کەوتوی ئەو دوانە شتی وا دەبێتەوان بێگومان تەوان بە عەقڵی ئەوان نەدەکرا فقالوا گوتیان ئەنؤمن بەسەر سوورمانەوە ئەنؤمن لبەشەڕەین ئایا ئێمە باوەڕ و ئیمان بێنین بە دوو مرۆڤی وەک خۆمان لە کاتێکدا وەقەوموهما گەلی ئەو دوو کەسانە لەنا بۆ ئێمە عابدون یعنی بەندایەتی دەکەن کۆیلایەتی دەکەن خزمەتکاری دەکەن بۆیە چیان کرد لە جیاتی ئیمانیان پێبێنن فەکەذەبوهما بە درۆیان زانین ئەو جار خوا دەفەرمێت تەمان باسی بەسەرهاتەکەی تێدا نیە بە درێژی فەکانوا ئەوان بوون بە من المهلكین لە ناوچوان فەکانوا یعنی فیرعەون و ئەوەی دارودەستەی فیرعەونی بوو خوای گەورە بەهۆی ئیمان نەهێنانیان لە ناوی بردن جا دەرسەکە لێرەدایە
ئەگەر بەراوردی کاتی خۆی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەراوردی دەسەڵاتی فرعونی کردبا بە ئیبتپەرستەکانی مەککە کامیان بەدەسەڵاتدارتر بوون؟ بێگومان فرعون. خوا فرعونی لەناو بردبێ بۆ موسا و بۆ هاڕوونی، یعنی ئەی محەممەد ئاگادار بە قڕیشیەکانی مەککەش لەوان لەوی بێدەسەڵاترن، خوا دەتوانێت ئەوانیش لەناو ببا. وایە بۆ ئێستای مسلمانان ئەوانەی دژایەتی مسلمانان دەکەن ئێستا ئەگەر بەراوردیان کەی لەگەڵ فرعون، طبعا فرعونی ئەو کاتی لەگەڵ موسای و ستەمکارەکانی ئێستا لەگەڵ مسلمانان، بێگومان فرعون دەسەڵاتی زۆر زۆر زیاتر بوو. بەڵام خوای گەورە لە ئاوێکی وەک دەڵێ نەرمی شلی وایە کە خۆی بەخوای شوێنەکەی دەزانی، خوای گەورە خنکاندی، هیچ وەک دەڵێ بەرگریەک و دیفاعێکی پێ نەکرا، بەلاقی خۆی و بەهێزی خۆی و بە قووەتی خۆیەوە ڕۆیشت تا موسای بگرێ، تا ئەوانەی لەگەڵ موسادانە هەڵیان واسێ و وەک دەڵێ بە بیان کاتە پەندی زەمانە، بەڵام بێ ئاگا کە نەخشەی ئینسانی شتێکە و ئەوەی خوای گەورە شتێکی دیکەیە. ها ئینسان ئەگەر ئیمانی بەهێزی معنەوی خوای گەورە هەبێ، خوای گەورە ئاسان دەتوانێت دژە پێغەمبەر و دژە مسلمانەکان لەناو ببا. فەکەذەبوهما، موسا و هاڕونیان بە درۆزانی، فەکانوو ئەوان بوون بە من المهلەکین لەناو چوان و لەوانەی کە خوای گەورە لە خنکاندنی و کوشتنی. ئەو جا خوا دەفەرمێ وەلەقەد ئاتەینا موسى الکتابە، ئەو پەیامی دووەمیەتی دوای ئەوەی کە فرعون لەناو چوو، ئەو جار خوا دەفەرمێ سوێن بەخوا و بەبێ گومانی بەخشیمان بە موسا ئەو کتێبە کە تەوراتە، کە زۆرێک لە عولەما دەفەرمون تەورات دوای مردنی فرعون هاتۆتە خوارێ. پەیامی موسا بۆ فرعون پەیامێکی تایبەت بووە دوای ئەوەی کە خوای گەورە طبعا موسا یەکلا کردەوە لەگەڵ فرعونی بۆ ڕیسوا و زەلیل کرد، بەنو ئیسرائیلەکانی خستنەوە ژێردەستی موسای، یعنی موسا شتێکی دنیای بۆ خەڵکی کرد، ئەو جار خەڵک متمانەیان پێ کرد. وایە طبعا ئێستا شەر وایە کەسێک بێ ببێتە سەرکردە، بێ ببێتە قائید، بێ ببێتە پێشەنگ، بێ خەڵک بە دوای کەوێت و خەڵک چاوی لێکە، حتمەن دەبێت لە دنیادا جێگای ئومێدی خەڵکی بێ، دەبێت شتێکی پێ بکرێ بۆ خەڵکی، دەناوەکو خەڵکی بێدەسەڵات بی، خەڵک بێ بە تۆبزی بتکاتە دەسەڵاتدار وە پێش خۆت خاشتیوە، بۆ پێغەمبەرانیش نەبووە و بۆ هیچ کەسێکیش نابێ هەتا قیامەت. وەلەقەد ئاتەینا موسى الکتابە، سوێن بەخوا ئێمە بەخشیمان بە موسا ئەو کتێبە کە تەوراتە، لەعەلەهوم بە ئومێدی ئەوەی ئەوان یەهتەدون، یعنی ڕێگای ڕاست بگرنە بەر و بەهۆی تەوراتەوە بە ڕێگای ڕاستدا بڕۆن و ڕێنمونی بکرێن. وەلەقەد ئاتەینا، سوێن بەخوا ئێمە بەخشی بوومان بە موسا کتێب، لەعەلەهوم بە ئومێدی ئەوەی ئەوان یەهتەدون ڕێنمونی بکرێن و ڕێگای ڕاست بگرنە بەر. ئەو جار خوای گەورە دێتە سەر بەسەرهاتی عیسا سەلامی خوای لێبێ بە کورتی، وەجعلنا ابن مەڕیەمە، وەجێڕامان کوڕی مەڕیەم کە چێیە؟ عیسایە، وەئومەهو، و هەروەها دایکەکەشی بە ئایەتەن، بە نیشانە و بەڵگەیەک لەسەر دەسەڵاتی خوای گەورە، لەسەر میهرەبانی و سۆزی خوای گەورە. دایکی کە کاتی خۆی تەوان لەدایک بووە، شێوەی بەخێوکردنەکەی و گەورەکردنەکەی و ئەوە بۆ خۆی معجزە بوو، وایە و پاشان لەدایک بوونی عیسا سەلامی خوای لەسەر بێ بۆ خۆی معجزەیەکی دیکە بوو. و ئاوەیناهما، نیشتەجێمان کردن مەڕیەمە و کوڕەکەی، ئیلا ڕەبوەتین، لە شوێنێکی بەرز، ذاتی قەڕارین، کە جێگای مانەوە و نیشتەجێبوون بوو، وەمەعین، و ئاو وەک دەڵێ کانیاوی سازگاریشی لێبوون بە ئاسانی دەستیان پێیان دەگەیشت کە لەکوێ بووە ئەو شوێنە؟ طبعا قودس، بەیت المقدسی ئێستا ئەو شوێنەی کە عیسا تێیدا لەدایک بوو ئەو مواصفاتانەی هەبوون، شوێنەکە شوێنێکی بەرز و بڵیند بوو، جێگای نیشتەجێبوون و مانەوە بوو، بەو معنای عولەما دەفەرموون و درەختی بەرداری لێبوو، لە کاتی حەمل و وەک دەڵێ لەدایک بووندا خورماکانی ڕادەوەشاندن و خورمای بۆ دەهاتە خوارێ، و هەروەها ئاو کانیاویشی لێبوو بەبێ زەحمەتی دەستیان دەگەیشت. وەجعلنا ابن مەڕیەمە، جێڕامان کوڕی مەڕیەم، عیسای کوڕی مەڕیەم، و ئومەهو، و دایکەکەشی بە ئایەتەن، بە نیشانە و بەڵگە بۆ خەڵکی، و ئاوەیناهما، نیشتەجێمان کردن، جێنشینمان کردن، ئیلا ڕەبوەتین، لە شوێنێکی بەرز، کە ذاتی قەرار، کە جێگای نیشتەجێبوون و مانەوە و ژیان بوو، وەمەعین، و هەروەها کانیا و ئاوی سازگاریشی لێبوو. ئەو جار خوا دەفەرمێ یا ئەیوهە الرسل، ئەی پێغەمبەران،
خۆ پێغەمبەران هەمویان ڕۆیشتون وایە بەڵام پەیامەکە بۆ کێ بۆ شوێن کەوتەی پێغەمبەرانە خوای گەورە کە بە پێغەمبەران دەفەرمێ ینی شوێن کەوتوانی پێغەمبەران ئێوەش ئاوا بکەن ئەی پێغەمبەران سەلامی خواتان لێبێ کولو بخۆن منە الطەیباتی لە شتە پاکەکان خواردنی حەڵاڵ یەکێکە لە هۆکارەکانی قبوڵبوونی دوعا و پارانەوە ئینسان کە خواردنی حەڵاڵ نەبوو وایە پۆشاک و بەرگی لەبەریدایە حەڵاڵ نەبوو شوێنی دانیشتن و نیشتەجێبوونی حەڵاڵ نەبوو ئەگەری قبوڵبوونی دوعاشی طبعا زۆر لاوازە و زۆر زەعیفە یا ئەیها الرسل ئەی پێغەمبەران کولوا من طیباتها بخۆن لە شتە پاکەکان واعملوا وأنجامشی بدەن صالحا کردەوەی چاکە ئینی بما تعملون بێگومان من بە هەر چیەک ئێوە ئەنجامی دەدەن زۆر شارەزا و ئاگادارم یا ئەیها الرسل ئەی پێغەمبەران یعنی ئەی شوێن کەوتوانی پێغەمبەران کولوا من طیبات بخۆن لە شتە پاکەکان شتە پاکەکان کامانە شتە حەڵاڵەکان شتە ڕێگە پێدراوەکان ئاگاتان لە خواردن و خۆراکی حەڵاڵ بێت چونکە حەدیثمان هەیە دەفەرمێت ئەو جەستەیە کە بە حەرام گەشە دەکا دەبێت بەچی خاوێن بکرێتەوە لە قیامەتە بەس بە ئاگر خاوێن دەبێتەوە بەس ئاگر دەتوانێت ئەو چەوری و گۆشتت لێ کاتەوە کە بە حەرام گەشەی کردووە واعملوا ئەنجامیشی بدەن کاری چاکە ئینی بێگومان من بما تعملون بەوەی کە ئێوە ئەنجامی دەدەن زۆر ئاگادارم و زۆر زانم جا ئەو ئاتە هەم ئەوەی کۆتای هەم مژدەیە هەم هەڕەشەیە تەوان وایە چاکەی بکەی خوای گەورە ئاگای لە نیەتی دڵتە دەیزانێ با کەسیش نەزانێ وایە ئەگەر ویستیشت خراپەی بکەی ئاکات لێبێ یعنی ئەگەر کەسیش نەزانێ خوای گەورە ئاگای لێتی و خوای گەورە دەیزانێ ئەو جاخوا دەفەرمێ وئین هذه بێگومان ئەوەی بۆتان هاتووە ئەوەی بۆتان دەخوێنرێتەوە ئومەتکم ئومەت لێرە یعنی ئاینی ئێوەیە وئین هذه بێگومان ئەوەی کە بۆتان هاتووە بە پێغەمبەراندا و پێغەمبەران هێناویانە ئومەتکم ئاینی ئێوەیە ئەو جا دەفەرمێ ئومەتەن واحیدەتەن ئاینی هەموو پێغەمبەران یەک ئاین بووە ئاینی هەموو پێغەمبەران یەک ئاین بووە لە شتە سەرەکیەکاندا لە بابەتی خواناسین و ئیمانبوون بە ئەرکانەکانی ئیمان و قیامەت لە هیچ دینێکی ئاسمانیدا خلاف نییە لە ئادەمەوە هەتا کۆتا پێغەمبەر کە پێغەمبەری ئێمە سەلامی خوای لێبێت پێغەمبەران بۆچی هاتوون بۆ ئەوەی هاتوون خەڵک یەک خوای بپەرستێ لێ خواپەرستیدا ولا ئیمانبوون بە قیامەت و بە زیندووبوونەوە و کتێبە ئاسمانیەکان و پێغەمبەران و قەدەر یعنی لە هەر شەش ڕوکنەکانی ئیماندا نەک موسڵمان هەمویان یەک دەنگن هەرچی خاوەندینی ئاسمانیشە هەرچی پێغەمبەریشە سەلامی خوای لەسەر بێ بەس بۆ ئەوەی هاتووە عەقیدە و بیر و باوەڕ جا ئەوەی گرنگی ئینسان لە عەقیدە و بیر و باوەڕدا تەبەن وەکو پێغەمبەران بێ وەک دەڵێ خلافی نەبێ لەگەڵ خەڵکی دیکە دەنا لە بابەتی عیباداتیشدا شێوەی بەندایەتیکردن و مامەڵەکردندا جیاوازی هەش بێ جیاوازی ئەگەر لە سنووری خۆیدا بێ ڕێگە پێدراوە و ئاساییە وئین هذه بێگومان ئەوەی کە بۆ ئێوە هاتووە ئومەتکم ئاینی ئێوەیە پابند من پێوە ئەو جار ئومەتەن واحیدەتەن ئاینی هەمووانتان یەک ئومەت یعنی گەلنا لێرە ئاگاتان لێ بووە ئین هذه بێگومان ئەوەی کە بۆ ئێوە هاتووە ئومەتکم ئاینی ئێوەیە دینی ئێوەیە ئومەتەن واحیدەتەن ئاینی هەمووانتان هەموو پێغەمبەران یەک ئاینە یعنی ئاینیش یعنی بابەتی عەقیدە و بیر و باوەڕ وأنا ربكم منیش پەروەردگاری هەمووانتانم فاتقون پارێزکاری لە فەرمانەکانی من بکەن فەرمانەکانی من جێبەجێکەن و لە نەهی و قەدەغەکراوەکانی من دوورکەونەوە بەڵام خەڵک پابەند بوو پێوە بێگومان ناخوا دەفەرمێت فتقطعوا ئەمرەهم بەینەهم زوبڕا فتقطعوا یعنی پارچە پارچەیان کرد ئەمرەهم ئەو ئاینەی کە بۆیان هاتبوو بەینەهم لە نێوان خۆیاندا و زوبڕە بوونە دەستە دەستە و کۆمەڵە کۆمەڵە لە ئەسڵی ئەسڵدا خوای گەورە کە پێغەمبەرانیشی ناردوون و هەر کامێکیش لە ئێمە کە دروست کراوە فیتڕەتەکەی و دڵەکەی بە شێوازێک دروست کراوە خوای بناسێت و خوای لەبیر بێ وایە بەڵام دواتر ئینسانەکانن طبعا لەو فیتڕەتە پاکە و لەو دینە لا دەدەن کە خوای گەورە مرۆڤی لەسەر دروست کردووە یا پێغەمبەرانی پێدا ناردوون فتقطعوا
فتقطعوا يعني پارچە پارچە و بەش بەشیان کرد ئەمڕەهم يعني ئاینەکەی خۆیان بینەهم لە نێوان خۆیاندا زوبوڕە بوون بە کۆمەڵە کۆمەڵە و دەستە دەستا ها دەگوت ئەوە ئاگر پەرستە ئەوە یەهودیە ئەوە نەسرانیە وایە ئەوە سابئیە ئەوە نازام چێچێ إلى آخره ئەو جار خوا دەفەرمێ كل حزب هەموو کۆمەڵێکیش بما لديهم بەو ئاینەی لە بەردەستیدایە و باوەڕی پێیەتی فەریحون دڵخۆشە پێی وایە ئاینەکەی خۆی دینەکەی خۆی لە هەموو دینەکان چاکترە بڕۆ ئەوانە بدوێنە کە مانگای دەپەرستن پێیان وایە مانگا لە هەموو شتێکی مقدەستر و پیرۆسترە ئەوەی مشک و وەک دەڵێت جرج و شتی دەپەرستن لە زیهنی ئەواندا لە مێشکی ئەواندا ئەو جرج و مشکەی دەیپەرستێ خوایە لە زیهنی ئەواندا لە زیهنی خۆی پێ لە هەموو شتێکی پیرۆسترە وایە ئەوەی شتەکانی دیکەش بە هەمان شێوە کاتی خۆی لات و عوزان کە دەپەرست بتپەرستەکانی مەکە هەر یەکەیان بەخواکەی خۆی دڵخۆش بوو و بەخواکەی خۆی هەڵی ئەوە دەکرد و بیئەیەکی بۆ دروست بوو ئەو لە ناو مسلمانانیشدا هەروایە ها کابرا کە خۆی پابند دەکا بە ڕەئی شەخصێک بە ڕەئی مەدرسەیەک بە بۆچوونی ئەوەیەک جاری وایە هێندە تێکەڵ دەبێ بە شێوازێک عەقڵی خۆی دادەخا عەقڵی هیچ کەسی دیکە نابینێ کە ئەوەش خراپە ناکرێ ئینسان وەک دەڵێ عەقڵی تەنها ئەو کەسە ببینێ یان تەنها وەک دەڵێ قسە و ڕێی یەک شەخصی وەرگرێ فتقطعوا خوای گەورە زەمیان دەکات دەفەرمێ فتقطعوا بەشبەشیان کرد ئەمڕەهم یعنی ئەو ئاینەی کە بۆیان هاتبوو لە نێوان بینەهم لە نێوان خۆیاندا زوبوڕە بوونە کۆمەڵە کۆمەڵە و دەستە دەستە كل حزب هەموو دەستە و کۆمەڵەیەکیش بما لديهم بەوەی کە لایەتی و بەوەی کە جێبەجێ دەکا فەریحون دڵخۆش ئاجا خوا دەفەرمێت فەذەرهم لێیان گەڕێ یعنی هێندێک کەسەیە نسحەتی کەی و نسحەتی نەکەی ئامۆژگاری کەی یا ئامۆژگاری نەکەی یان ئەگەر چەند جارێک ئامۆژگاریت کرد هەر بە قسەی نەکردی چی لێ بکە بە تۆبزی ناتوانانی بیکەی ئیماندار فەذەرهم لێیان گەڕێ فی غەمڕەتیهم با لە ناو گومڕایی و سەر لێ شێواویەکەیاندا بمێننەوە بەڵام تاکەی گومڕایی و سەر لێ شێواویان ڕێگە پێدراوە و دەتوانن بەردەوام بن حتا حین هەتا ماوەیەک کە خوا بۆی دیاری کردوون وایە بۆ هەموو کەسێک ڕاستە ها بۆ پێغەمبەری ئێمە صلی الله علیه وسلم کە زۆر زۆر مەبەستی بوو بتپەرستەکانی مەککە و خزمەکانی خۆی ئیمانی پێبێنن بە خاتری ئەوەی نەسووتێن و خوانەیان خاتە دۆزەخێ بەڵام خوای گەورە پێی دەفەرمێ ئەگەر ئیمانیان نەهێنا و گوێیان نەگرتی لێیان گەڕێ ئاینەکەی خۆی و ئەو فکرەی کە بۆ خۆی وەریگرتووە پێی لێی تۆ چاکترە مادام وەری ناگرێت بە ئیختیاری خۆی و بەویستی خۆی گوێی پێمەدا فەذەرهم لێی گەڕێ ئیهمالی کە وازی لێ بێنە فی غەمڕەتیهم با لە ناو گومڕایی و سەر لێ شێواوی و سەرگەردانیەکەی خۆیدا بمێنێتەوە بەڵام تاکەی دەتوانێت حتا حین یعنی هەتا مردن هەتا ئەو کاتی وەختی مردنێ دێ هەتا کاتە دیاری کراوەکەی ئەو جار خوای گەورە یەک پرسیار دەکات دەفەرمێت ئەیەحسەبوونە ئایا وا گومان دەبن ئەنەما نومیدهم به بەبێ گومانی ئەوەی کە ئێمە بەخشی و مانە بە ئەوان من مال وبنين لە ماڵ و کوڕ ئێستاش ئاەتەکە لەگەڵ ئەوەی دوای خۆی تێکەڵکێشە زۆر جاریکەش باسمان کردووە زۆر خەڵق قەناعەتی وایە کە لە دنیادا نەخۆش نەبوو فەقیر نەبوو بێدەسەڵات نەبوو خوا ئیمتیحانی نەکرد و تاقی نەکردەوە یعنی خوا کەسەکەی زۆر خۆش دەوێت بێگومان ئەوە ینی بەخشینە دنیاییەکان هیچ کات بەڵگە نین لەسەر ئەوەی کە خوا ئەتۆی خۆش دەوێت زۆر جار بەعکسەوەیە زۆرینەی جار بەعکسەوەیە خوای گەورە ئەو کەسانەی ڕقی لێنا ئەو کەسانەی کە خێری بۆیان ناوێ جاریکەش لە مەسەلەی تاقیکردنەوەی باسمان کردن خوای گەورە وات دەخاتە ناو خۆشیەوە تا لەو خۆشیانەدا دنیات بەڕێکەی و لە قیامەتدا خوای گەورە سزا حەقیقەت بدا و بە بەڵاو موسیبەت خاوێن نەبیەوە و پاک نەبیەوە بەعکسی کە بتپەرستەکانی مەککە بەوەی تعزیبی مسلمانانیان دەدا دەیانگوت ئەگەر خوا ئێوەی خۆش دەوێت ئەی بۆ ئێوە بێدەسەڵاتنەوە بەدەسەڵاتین ئەگەر خوا ئێوەی خۆش دەوێت محەممەد پێغەمبەرە بۆ هیچ کوڕێنن و ئەمە ئەوەندە کوڕەمان هەیە بە نمونە ئەگەر پێغەمبەرە ئەگەر فڵان کەس وەک دەڵێ خوا لێی ڕازیە بۆ هەمیشە فەقیرن و نانیان نێبخۆن و ئێمە زۆرمان هەیە خوای گەورە دەفەرمێت ئەیحسەبوونە ئایا وا گومان دەبن ئەنەما بێگومان ئەوەی کە ئێمە نومیدهم پێمان داون بیهی لە ناز و نیعمەتەکان من مالین لە سەروەت و سامان
وبنين ولو كراني كهيان نسارع لهم في الخيرات نسارع يعني بيشمان خستوا بويان چاكا نسارع يعني پلمان كردوا بويان توشي خيرو چاكيان كين خواده فرمي بل نخير واني اوانا نشاني خوشويستي خوانين بل لا يشعرون بلام اوان هستي بيناكن بير كرنويان ني اوان تنها كسي دنيايش تنها بير لدنياي دكاتوا وايا انساني طبعا بداخل خلق مسلمان جواي لهاتو براستي كمصيبتي بسردي عقلي تنها لكن ناخوش دنيايكي بويش ها كم كسي برقي نارحاتي سختكان بقري بەڵام وەرە ئەو کاتەی مصیبەت و بەڵایەکەت بەسەردادێ لێ کاتیدا با فکرت لای ناخۆشیە دنیاییەکەی و قیامەتیەکەی بێ وایە ئەگەر بە ناخۆشیەکی دنیایی ناخۆشیەکی قیامەت خوا لەسەری لابردبی ئینسان دەبێت دڵخۆش بێ لە جیاتیەوەی خەفەتی بخوا وایە بەعەکسیشەوە ئەگەر خوای گەورە لە دنیادا خستیە خۆشی بەڵام لەسەر حیسابی دێستاندنەوەی خۆشیەکانی قیامەتی بوو بێگومان ئەگەر ئینسان تێیگەیشت بێ دەبێت بگرێ دەبێت خەفەت بخوا دەبێت ناڕەحات بێ بەڵام ئەوان ئیمانیان بە دنیا بوو و بیرکردنەوەشیان هەر بۆ دنیایە بوو ئەیەحسەبوونە ئایا وا گومان دەبەن ئەنەما نومد به ئەوەی کە ئێمە پێمان داون به یعنی لەو ژیانی دنیادا من مال وبنین لە ماڵ و کوڕ نسارع لهم في الخيرات پێشمان خستووە بۆیان في الخيرات هەرچی چاکە و باشە هەیە خوا دەفەرمێ بەل یعنی نەخێر وانییە لا يشعرون ئەوان هەستی پێ ناکەن ئەو جار خوای گەورە دێت لەو مەدحی وەسیفەتی ئینسانی ئیماندارمان بۆ باز دەکات هێندێکیان لەو دەرسەی و هێندێکیان دەکەونە دەرسەکەی دیکە إن الذين هم من خشية ربهم مشفقون ئەوانەی کە خوا خێری بۆ دەوێن چێن ئەوانەی کە خوای گەورە چاکەی بۆ دەوێن چێن ئەوانەی کە خوای گەورە دەیانەوێت بیان خاتە وەک دەڵێ چاکەی هەمیشەیان بەنسیبکان چێن إن الذين بێگومان ئەوانەی هم کە ئەوان من خەشیەتی ربهم لە ترسی پەروەردگاریان مشفقون دەلەرزن یعنی ترسی پەروەردگاریان هەیە بە جۆرێک کە باسی خوای گەورە کرا باسی ئەمری خوای گەورە کرا ناوی خوای گەورە هات دڵیان دەلەرزێ لەگەڵی إن الذين چونکە خەشکە ترسان لە خوا طبعا شەیتانیش هەیەتی ها دەزانێت هەموو شتێک بەدەست خوایە وەختێک خوا دەیخات ئەو ترسەی هەر هەیە ها بەڵام ترسانێک کە ئینسان بلەرزێ لەگەڵی دا و وەک دەڵێ ببێتە پاڵنەر بۆ چاکە ئەو تەنها ئیماندار هەیەتی وایە ترسێک ببێتە هۆکاری ئەوەی طبعا ترسان لە جەهەنەم واجبە یا واجب نییە بێگومان واجبە بەڵام کام ترسە تەواو کەسێکی کافریش باسی جەهەنەم و ئاگری بۆ بکە دەترسێ ها ئەگە بژڵێ ناترسم درۆ دەکا چونکە لە دنیادا بیخە ئاگری پەنجەیەکی بسووتێنە بزانە قبوڵیەتی ها لە دنیای قبوڵ نییە بەڵام کە ترسێک وای لێ کردی تەوان خۆت پاراست و ئەوی شانت نەکردن کە لە جەهەنەم نزیک دەبیەوە سیفەتی باشیتە خوای گەورە بەهۆیەوە دوورت دەخاتەوە لە ئاگر إن الذين ها حەدیثمان هەیە ئەوەی خوا دوو ترس و دوو ئەمینی ئەو ترسە ها دوو ترس و دوو ئەمینی لەسەر یەک کەس کۆ ناکاتەوە کەسێک لە دنیاە ترسابێ لە قیامەتێ ناترسێ ترسابی بەو معنای ترسەکە وای لێ کردی بێ ئەمری خوای نەکەی لە ئەمری خوای دەرنەچی لە قیامەتێ قەت خوا ناترسێنێ لە قەبر ناترسێنێ لە کاتی زیندووبوونەوە ناترسێنێ لە فردی سراد لە جەهەنەم لە هیچی إن الذين هم بێگومان ئەوانەی کە لە ترسی پەروەردگاریان دەلەرزن و ترسی پەروەردگاریان هانیان دەدا بۆ چاکە و بۆ چاکەکاری بەو معنایش ئەوە یەک والذين هم بآيات ربهم وأواني كا بنشانو بلغكاني پروردگاريان يؤمنون باور دينن يعني نشانو آياتكاني خواهي قورا لدليان دادا تسبيتو ذره قمانيان ليان نيا والذين هم بآيات ربهم والذين يعني أوانيك هم كالتوكيد يعني هر أوان بنشانكاني پروردگاريان باور دينن صفتي دو ساميان والذين هم وأوانيك بربهم لبرانبر پروردگاريان يعني لقل پروردگاريان لا يشركون هاوبش بخوا بريار نادن هاوبش بخوا بريار نادن علماء دفرمون مبستيان شركي خفية يعني لكاتي خود چونك پیشتر دفرمي بنشانكاني پروردگاريان إيمانيان هيا ويا أو يعني الشريك بخوا بريار نداوا أو يدوهم يعني الشرك بچوكش بخوا بريار نادا كشرك بچوك بريتيا لا
بەتایبەتی ڕیا کە لە کاتی عیبادەت و خواپەرستیدا کە بەندایەتی دەکەن هیچ مەبەستێکیان نییە، هیچ شتێکیان لە دڵدا نییە جگە لە خوا. ئەوە سیفەتی سێهەمیان. والذین هم ئەوانەی کە لە بەرامبەر پەروەردگاریاندا لا یشریکون هیچ جۆرە هاوبەش و شەریکێک بڕیار نادەن. یعنی چی؟ یعنی لە کاتی عیبادەتکردن و خواپەرستیکردندا ئەوە هیچ غەیری خوا ناپەرستن، کە خوش دەپەرستی هیچ مەبەستێکرد نییە تەنها خوا لە خۆڕازیکردن نەبێ. ئەوانە تەبان دەگەنە شوێنە باشەکان و چاکەکان کە لە دەرسی داهاتوو باسی دەکەین. صلی الله علی سیدنا